هەستێکی زۆر ناخۆشە کە من ینی وەکو ئافرەتێک ئەم تونند و تیژانە بین ڕۆژانە ئێمە گوێمان لێ ئەبێ ڕۆژانە ئەیبیستین و ئەیبینین بەڕاستی هەستێکی زۆر ناخۆشانی ئەکرێ هەر ڕۆژێک بە یەکێک لە ئێمە بین. تونند و تیژانە ژانی هەر بەردەوام بووە لە کۆمەلگای ئێمە هەر هەبووە هەر زیاش ئەکایانی. لە دایک و باوکمان و لە نەنکمانەوە بیگرە کە هەر تونند و تیژیان بەرامبەرکراوە ناهێشتراوە بخوێندرن خوێنن بچنە مەکتەب نیان هێشتووە کە بەدڵی خۆیان ئەگەر بیانە هاوسەرگیری بکەن بە یەکێکی بکەن بە زۆر بە مناڵی راون بە شوو ئەمانە جۆرێک هەمویان جۆرن لە تونند و تیژی کە بەرامبەریان کراوە لەوانەیە لەیانێکیان ئەگەر خواردە بێ ئەوەش جۆرێکە لە تونند و تیژی باڵین جەستەی بەڵام هەر ئەوە نەبووە تونند و تیژی لەلایەن ینی مێشکیشیانەوە ینی ئەمەنیان سترس خستونەتە سەر ینی ئەمانە هەمووی ئازاری یاون و ئەمانش وردە بۆ جیل ئەگەڕێتەوە بۆ ئێمە ینی ئێمەش ئەیبینین چونکە دایک و باوکمان و نەنک و ئەوانەمان کەوا پەروەردە بوون پەروەردەکە بۆ ئێمەش ئەگەڕێتەوە بۆیە ئێمە ینی بە هەنگاوی بچووکیش بێ هەوڵ ئەین لە شوێنی خۆمانەوە کوتەلەبە هەوڵ ئەین کە ینی ئەم شتانە خەڵکی لە هۆشیارکەینەوانە کە ئیتر ئێستا کاتیەوەیە گۆڕانکاریەکی تیا بکەن و ئەم شتانە بوەستێنن چکە ینی لە سەدەی 21 کاتی ئەوەیە کە گۆڕانکاری هەبێت خۆی شتێک نییە کە بڵێ ئیتر نایهێڵێت چونکە هەر تاکە و بەنۆعێک بیرەکاتەوە بەنۆعێک پەروەردە بووە بەڵامیانەوەی ئێمە ئێستا لە دەستمانێت یەکەم شت هۆشیارکردنەوەی خەڵکە دوم شت هەوڵدانە بۆەوە یاساکانمان بگۆڕین چونکە ئێمە تونند و تیژێکی زۆر ئەکرێت لەلایەن یاساوە بەرامبەر بە ئافرەت ئەوانە هەیە کە پێویستیان بە چاکردنە ئەمانەش ینی بە هەنگاوی بچووک دەست بێکا وردە ئەتوانین بگەین بۆی کە ئامانجمانە و کەمکردنەوەیەتی بەداخەوە بۆ ئەم ئامارە بەرزانە کە ئێمە ئەم تونندتیژێ بەرامبەر ئافرەتان نەکرێت بەڕاستی هەستێکی زۆر ناخۆشە کە ئەبینین ئەو هەموو تونند و تیژێ هەیە بەرامبەر بە ژنان بەتەکید ئەبێ هۆشیاری خەڵک بکەین کە ژن بەڕاستی ینی ئافرەت گرنگێکی زۆری هەیە ڕۆڵێکی زۆری هەیە تۆ خۆت ینی لە دایکە هەر هیچ نەبێت دایکە هەیە خوشکە هەیە هەروەکو ڕێزێک بۆ ئەوان تونند و تیژی کەم بکەینەوە هۆشیاری بین بە خەڵک هەر لەبەر هیچ شتێکی تر نەبێت لەبەر ئەوە بێت کە خۆیان دایک و خوشکیان هەیە چه هەستێکیان بۆ دروستە بێت ئەگەر تونند و تیژیەک بەرامبەر بەوان بکرێت ئەبێ هەر لە مناڵیەوە هەمومان یعنی ئەبێ بە یەکسانی گەورە بکرێت نابێت هیچ جیازیەک هەبێت لە نێوان کچ و کوڕە یعنی مەسلەن تۆ ئەچی بە کوڕێکەڵی ئەڵی تۆ پیاوی تۆ نابێت بگریت یا شتێک ئەگەر کچێک بگری وای پێناڵیت بۆچی ئەم جیازیە هەبێت هەر ئەبێت لە مناڵیەوە لەگەڵ پەروەردەکردنا ئەمە هەبێت ئەبێ پێیان بڵین کە یەکسانن نابێت یعنی ئەو جیازیە بکەین لە بینیانە ئەو ئەحساسا کە ئەو شتە بەرامبەر من نەکراوە بەڵام بەرامبەر هەر کەسێکی تر بکرێ ئەوەنە ئازاری منەوە کووە بەرامبەر خۆم بەرامبەر کەسێکی نزیکی من کرابە چکە لەم ژیانە لە دایکە بین خۆی گەورە بە ئازادی دروستی کردوین بە ئازادیش بمرین خۆمان خاوەنی بڕیارەکانی خۆمان بین لەسەر هەر شتێک هەر بیر و باوەڕێک پێیز ناکات نانی هیچ کەسێک مافیەوەی نییە ئازارمان بە جا چ دەرونی بێ یاخود فیزیکلی بێ بۆیە پێویستە بە بەردەوامی خەڵک هۆشیار بکرێتەوانە چکە ئەگەر لەمڕۆ دەست پێ بکەین بەپێی کات شتەکان باشترە بێت و ئیشەڵا وردە تونند و تیژی کەمە بێتەوە خەڵک لەوە تێ ئەگات کە هەنێ ماف هەیە بۆ نمونە هاوسەرگیری بێ مافی خوێندن بێ چۆن بۆ کوڕ هەیە بۆ کچیش هەمان شتە لە هەنێ کاتە هەنێ قسەیە هەنێ وشەیە هەنێ شتەکە ئەڵێ خۆ تۆ نێرنیت خۆ تۆ پیاوەنی دووە ئەکەی خۆ تۆ بۆ ئیشەکەی ئیشی لەسەر پیاوە نەک لەسەر ئافرەت تۆ شوت کرد و ئاگاو لە مناڵەکانە بێت ئێو مناڵانە هەمی پیاوەکەی هەمی ژنەکەیە بەڵام لەو کۆمەڵگایە وادانراوە پێم باشە ئەو شتانە بخوێنرێ لە ڕووی دینیەوە بێن لە ڕووی ئەخلاقیەوە بە فێر بکرێن کە هەمومان یەکسانین اینجا هەڵسوکەوتی مامۆستا چکە مامۆستا دایکی دووەمی قوتابیە لە هەر لە سەرەتای تەمەنیەوانە بۆ شتێکی زۆر گرنگە کە لە سەرەتاوە مامۆستا لە قوتابخانە فەرمانکە کە هەوردوو لا یەکسانن هەمان مافمان هەیە